کۆمانە لەبارەی ساڵاتی ئەنجامدانی ڕێفراندۆم و گرنگی ئەنجامدانی ڕێفراندۆم گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا هەوەرتی ئەندامی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی لە هەولێرەوە لەگەڵماندا. دکتۆر سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. دکتۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 ڕێفراندۆم وەرچەرخانێکی مێژوویە لە چوارچوەی مێژووی گەلی کوردە. ئەنی دوای تێپەڕبوونی 6 ساڵ لەسەر ئەم وەرچەرخانە مێژوویە گرنگە، پێویستە چۆن مامەڵە لەگەڵ ئەم وەرچەرخانە بکرێتن؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو لە بەڕێزیشتان و بینەرانیشتان. بەڕاستی مەسەلەی پرسی سربەخۆیی و ئەنجامدانی گشتپرسی لە هەرێمی کوردستان ئەمە مافێکی سروشتی و یاسایی و مێژووی خەڵکی کوردستان بوو. لەبەرەوەی گەلی کوردستان بە درێژایی سەدان ساڵی ڕابردوو وەک گەلێکی چەوساوە مەزڵوم ستەم لێکرا و بندەست ساڵەهای ساڵە خەبات ئەکاش شۆڕەش لە دوای شۆڕەش ئەنجامەدا لە دژی دوژمنانی گەلی کورد و لە دژی داگیرکەرانی کوردستان. بەداخەوە هەتا ئێستا وڵاتانی ناوچەکە و جیهانیش بەگشتی وەک پێویست لە خواست و داخوازیەکانی خەڵکی کوردستان تێنەگەیشتون. بۆیە بە بڕوای من ئەمە مەسەلەی سربەخۆیی کوردستان ئەمە خەونێکە بەڕاستی بە درێژایی سەدان ساڵی ڕابردوو بگرە هەزاران ساڵی ڕابردوو هەموو کوردێکی نیشتیمان پەروەر و ئاین پەروەر و نیشتیمان دۆست بەڕاستی خەونی بەو ڕۆژەوە ئەبینی کە ڕۆژێ لە ڕۆژان گەلی کوردستانیش وەکو باقی گەلانی تری ناوچەکە وەکو دراوسێکانمان خاوەنی کیان و قەوارە و دەوڵەتی سربەخۆ بێت. لە منتەڵەقی ئەوە بەڕاستی 6 ساڵ لەمەوبەر هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان لە بڕیارێکی بوێرانەدا بڕیاری گشتپرسیاندا بڕیاری ڕیفراندۆم و بڕیاری دیاریکردنی چارەنووسی گەلی کوردستانیاندا. ئەم بڕیارە بەڕاستی ئەگەر چی لێکدانەوەی جیاجیا و جیاجیای بۆ ئەکرێ لەلایەن نەیارانی خەڵکی کوردستان و لەلایەن بەشێک لە لایەنە سیاسیەکانی خەڵکی کوردستانیش، بەڵام بڕوای من مەسئلەی ڕیفراندۆم و مەسەلەی گشتپرسی بەڕاستی ئەمە بابەتێکە بابەتێکی نەتەوەیە بابەتێکی نیشتیمانیە لە هەر کوردێکی خاوەن هەڵوێست و نیشتیمان پەروەر و ئەوەی کە بە زمانی کوردی قسە ئەکا بپرسی بەڕاستی کەسێک ناڵێ من دەوڵەتم ناوێ من سربەخۆیم ناوێ و من ژیانی ژێردەستەیم دەوێ. بۆیە بە بڕوای من مەسئلەی ڕیفراندۆم جۆرێک بوو لە خەباتی نیشتیمانی و نەتەوەیی حتمی بوو گەلی کوردستان ئەو پەیامە بدا هەم بە دەوڵەتەکانی ناوچەکە و هەم بە جیهان بەگشتی بە دۆستەکان و بە ناحەزانی کوردیش کە ئێمە وەک گەلێک لەو ناوچەیە دەژین بەڕاستی بووینەتە قوربانی دەستی جوغرافیایەکی ناشەرعی سنوورە دەستکردە ناشەرعیەکان و نایاساییەکان کە بە زۆر ئەو سنوورانە سەپێنراون بەسەر گەلی کوردستاندا بەبێ ئەوەی ویست و ئیرادەی خەڵکی کوردستان بێ. بۆیە من ئەڵێم بەڕاستی ڕیفراندۆم مافێکی سروشتی یاسایی مێژووی خەڵکی کوردستان بوو، دەنگێکی دلێر و ئازا بوو کە گەلی کوردستان لەم ڕۆژەدا بەڕووی جیهانیانیدا بەڕاستی چرپاند کە ئێمە سربەخۆییمان دەوێ ئێمە گەلێکی ژێردەستەیمان پێ قبوڵ ناکرێ. بەڵێ دکتۆر پێش ئەنجامدانی ڕێفراندۆم دەتوانین بڵین بڕیاردان لە ڕێفراندۆم بەشێکی دەگەڕێتەوە بۆ یەکدەنگی و کۆدەنگی هێز و لایەنە سیاسی کوردیەکان لەو کاتەدا. ڕەنگە هەندێکیان ئێستا ئەڵێن ئێمە ئەو کاتیش لەگەڵی نەبووین لە کۆبوونەوەکانە، بەڵام لەبەر ئەنجامدانی ڕێفراندۆم و خواستی گەلی کورد هەمومان باشکرا دواتر دەمانوت ئێمە لەگەڵین. پێتان وایە ئەو یەکدەنگی و کۆدەنگی و کاتە چەند گرنگ بوو کە ئێستا هیچی بەدی ناکرێت؟ بە بڕوای من ئەوەی کە با بڵێین ئەوەی کە زیانێکی گەورەی لە خەباتی نیشتیمانی و نەتەوەی گەلی کوردستان داوت بە درێژایی
مێژووی ڕزگاری خوازی نەتەوەیی کورد تەنها ناتەبایی و واتر درز و کەلەنی لێوان لایەنە سیاسیەکان بووە واتە یەکدەنجین نەبوونی یەکدەنجی و یەکێتی ڕیزەکانی لایەنە سیاسیەکان بەڕاستی هۆکارێکی کوشندە بووە بۆ لەباربردنی دەستکەوتەکان بۆ دواخستنی ئەنجامی سەرکەوتنەکان بۆیە لەو ڕۆژەدا بەڕاستی بەداخەوە ئەڵێم بەشێک لەلایەنە سیاسیەکان دژایەتی ئەنجامدانی ڕیفراندۆمیان دەکرد بەڵام دوجار کەزانیان ئەو ڕیفراندۆمە ئەنجام ئەدرێ و بەڕاستی هەر ئەبێ بکرێت ئەوانیش زۆربەی هەرە زۆری لایەنە سیاسیەکان هاتنە سەرخەت و لە دوجار لە میدیاکانیان بە بەیاننامەی جۆرا و جۆر پشتیوانیان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم دەربڕی بە بڕوای من ئەوەی زۆر گرنگ بوو بەڕاستی لە ئێستاشدا و لە داهاتوشدا ئەوەی کە دەبێتە مای سەرکەوتن و بەدەستهێنانی دەستکەوتەکان و پاراستنی ئەو قەوارە سیاسیەی هەرێمی کوردستان کە هەیە بەڕاستی تەنها ڕێگایەک برێتە لە یەکڕیزی و تەبایی نێوان لایەنە سیاسیەکانی کوردستان ئەوەی ئێستا کە ڕۆژانە بەغدا لە ڕێگای دادگای فیدرالیەوە هەر جارە و پەلاماری دامەزراوەیەکی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان ئەدات و بڕیارەکەشیان لەسەر ئەرزی واقع جێ ئەگرێت هەمووی دەگەڕێتەوە بۆ ناکۆچی و ناتەبایی نێوان لایەنە سیاسیەکان لە قۆناغی ئێستای هەرێمی کوردستاندا بۆیە دوژمنان و ناحەزانی گەلی کوردستان تەنها لە ڕێگای ناکۆچی و ناتەبایی نێوان لایەنە سیاسیەکانەوە دەتوانن زەفەر بەدەستکەوت و بە مافەکانی گەلی کوردستان ببن بۆیە من ئەڵێم لە هەموو قۆناغێکدا بەڕاستی پاراستنی یەکێتی نێوان لایەنە سیاسیەکانی کوردستان و یەکهەڵوێستی و تەبایی و تەنازولکردن لە دەستکەوتە کەسیەکان لە بەرژەوەندە شەخسی و حیزبیەکان لە پێناو پاراستنی دەستکەوتە باڵاکان و لە پێناو پاراستنی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان و میلەتەکەمان بەڕاستی هەم ئەرکەچی ئاینی و نیشتیمانی و نەتەوەیی مێژوویشە بۆیە ئەو ڕۆژەی کە ڕیفراندۆم ئەنجام بدرا بەڕاستی دوجار ئەگەرچی جێگای دڵخۆشی بوو بەڵام ئەگەر زووتر بواە بە تەکید کاریگەری زۆر گەورەی دەبوو و دوژمنانی ژنەیان دەتوانی بەو شێوەیە پەلاماری هەرێمی کوردستان بدەن بۆیە ئەو یەک ڕیزیە زامنی سەرکەوتنی گەلی کوردستانە. دکتۆر زۆر جار لەوانەیە جەنابشت زانیاریت هەبێت لێرە و لەوێ دەنگێکی ناشاس هەیە لەسەر ڕێفراندۆم بە شێوەیەک لە شێوەکان باسی ئەنجامدانی ڕێفراندۆم دەکەن کە کارێکی خراپ بووە لێکەوتەیەکی خراپ بۆ کورد و کوردستانی دروست کردووە بەڕای بەڕێستان پێویستە لە ئێستادا کە کورد زۆر جاریاگی لە دەرەوەی هەرێمی کوردستان لە ناو هەرێمی کوردستان ناحەزان و دژمنانی کورد هیچ جار جیاوازیان لە بینی ئەوەی نەکردو ئەمە خەڵکی سلێمانیە یاخود ئەمە خەڵکی هەولێرە ئەمە زەردە یان ئەمە نیلیە یان ئەمە سەوزە ینی پێویستە لە ئێستادا چۆن تەماشای شتێکی وەها نەتەوەیی و نیشتیمانی بکرێتن ڕیفراندۆم پەیوەندی بە حزبێک لایەنێک کەساتیەکەوە نییە شتێکی نەتەوەی و نیشتیمانیە. ڕیفراندۆم دەنگ و سەدا و بڕیاری نەتەوەیەکە هەر میلەتێک لە دنیادا بەپێی یاسا نێودەوڵەتەکانیش مافی خۆیەتی کە بڕیار لە چارەنووسی خۆی بدات لە ڕاستیدا من پێم وایە ئەوەی کە دوای ڕیفراندۆم دەرهەق بە هەرێمی کوردستان کرا ئەگەر ڕیفراندۆمیش نەکرا بواە ئەمە هەر ئەکرا چونکە بەڕاستی ڕێگای خەبات و تێکۆشان بە گوڵ نەچێنراوە بەڵکو ڕێگای خەبات و تێکۆشان پێویستی بە قوربانی دان هەیە پێویستی بە خوێن هەیە پێویستی بە شۆڕەش و خەبات هەیە بەڕاستی ئەوەی کە ئێمە بینیمان بە درێژایی مێژووی ڕابردوو بە تایبەتی کە ئێمە قەوارەی سیاسی هەرێمی کوردستانمان هەیە و پەرلەمان و حکوومەت و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بە دەریای خوێن هاتۆتە ئاراوە لە ڕاستیدا بەڵام ئەوەی کە گرفتێکی زۆر گەورە بوو جگە لەوەی کە ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکان
کاریگەری نەرێنی کردە سەر دەرەنجامەکانی ڕێفراندۆم بە هەمان شێوەش بەڕاستی دۆستەکانی گەلی کوردیش بە تایبەتی هاوپەیمانان کاتی خۆی ئەوەی کە من لە یادم بێت و لە نێو ڕووداوەکان بم و ئاگادار بم لە کاتی ئازادی عێراق کاتێک هاوپەیمانان ڕژێمی سەدام حوسێنیان لە ناوبەر هاتن ئەمانە دەست و قاچی پێشمەرگە و هەرێمی پێشمەرگە و کوردیان گرت نەیانەهێشت بە ئازادی بڕوا داخلی خاچی مووسڵ و تەنانەت کەرکووکیش ببێت بۆیە لەبەرەوە ستراتیژیەتی تایبەت بە خۆیان هەیە دوژمنانی گەلی کوردستان کە نایانەوێ گەلی کوردستان وەک قەوارەیەکی سەربەخۆ وەک کیانێکی سەربەخۆ وەک دەوڵەتێکی سەربەخۆ لەو ناوچەیەدا سەر هەڵبدات ئەگەرچی کورد هیچ کات شەڕانجێز نەبووە نە لەگەڵ عەرەب و نە لەگەڵ تورک و نە لەگەڵ فارسیش بەڵکو ویستویەتی بە ئاشتی لەو نێوەندەدا بژی واتە ژیانێکی ئاشتیانەی دەوێ نەک جێچەڵ بکات بەو نەتەوانەی کە لە دەوروبەری کووردا هەیە. دکتۆر جەنابتان سەرکردن لە حزبێکی ئیسلامی دڵنیام شارەزایەکی باشتان هەیە لە دەقەکانی ئیسلام ئەو وڵاتانەی کە دژایەتی سەربەخۆیی ئازادی کوردەکەن زیاتر مسلمانن لە چواردە وەرمان یعنی بڵێن زیاتر کاری وەک مسلمانن لە ئیسلامە چۆن باسی ئازادی دەکرێتن چۆن باسی سەربەخۆیی دەکرێت چۆن باسی ئازادی مرۆڤ دەکرێتن. بەڵێ ڕاستە مافی ئێمە وەکو گەلی کوردستان بەڕاستی پێویستە ئەو دەوڵەتە موسڵمانانەی دەوروبەرمان دان بە مافەڕەواکانی گەلی کوردستان بنێت چکە خوای گەورە ئەفەرمێ یا ئەیوهە الەذینە ئامەنوا خوای گەورە دەفەرمێ إنا خلقناك ببورا أفرمي إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم براستي أو ملتانا كاتي كدروس كراون خواي قوربو أو ملتكاني دروس كردون أو خلقكم مروفكاني دروس كردوا بو أوي آشناي يكتربن واتا همو ملتك ما في أوي هيك سربەخۆ بێ و کە کیان و قەوارەی خۆی هەبێ بەس من لێرە لەگەڵ جەنابەت ینی ئەمڕۆ لەوانەیە یەک نەگرینەوە لەوەیدا کە ئەوەندەی دەوڵەتە جلهێزەکانی دنیا کاتی خۆی ئەوان کوردستانیان دابەش کردووە بەسەر چوار دەوڵەتدا ئەو کاتە قەوارەی ئیسلامی نەبووە بێ ئەو دەوڵەتانە دابشکە ئەو سایکس بیکۆ خۆتەزانی هەرناوی و ناوەکانی وەزیری دەرەوەی فەڕەنسا و بەریتانیا کاتێک کە دێن کوردستان دابش دەکەن بەسەر ئەو دەوڵەتانەدا بۆیە ئێستاش سربەخۆیی کوردستان پەیوەندی بەو وڵاتە زلهێزەکانەوە هەیە ئەنجومەنی ئاسایی ژنەتەوە یەکگرتوەکان ئەگەر کاتێک ئەوان بێن بڕیار بدەن کە کورد خاوەن دەوڵەتێکی سربەخۆی هەبێت کیان و قەوارەیەکی سربەخۆی هەبێت بەڕاستی ئەو دەوڵەتانەی ناوچەکەش ناتوانن دژایەتی ئەو قەوارە و ئەو وجودی ئەو دەوڵەتە بکەن بۆیە من پێم وایە ئەوەندەی دەوڵەتی کوردی پەیوەندی بە وڵاتە زلهێزەکانەوە هەیە ئەوەندە ڕاستە پەیوەندی بە وڵاتانی دەوروبەریشەوە هەیە زۆر بەهێزەوە دژایەتی ڕیفراندۆم و سربەخۆیی هەرێمی کوردستان دەکەن بەڵام ئەگەر ئەوانیش بێنە سەرخەت بە جددی بەڕاستی دان بە مافەڕەواکانی گەلی کوردستاندا بنێن ئەگەر ئەنجومەنی ئاسایش ئەمڕۆ کە پێک هاتووە لە چەند لەو دەوڵەتە زلهێزانە ئێستا ئەتوانن دەرەنجامەکانی ڕیفراندۆمی 6 ساڵی پێش ئێستای خەڵکی کوردستان قبول بکەن و دانی پێدا بنێن لە کاتێکدا ئەو هەموو زوڵم مستەمە لەگەلی کوردستان دەکرێت بۆیە بەڕاستی مەسەلەی ئازادی لە ئیسلام و مەسەلەی قەوارەی سیاسی هەر وەک چۆن بۆ هەر میلەت و نەتەوەیەک مافی خۆیەتی دەوڵەتی هەبێ کیان و قەوارەی سربەخۆی هەبێ سنووری خۆی هەبێ میلەت و نیشتیمانی خۆی هەبێ بە هەمان شێوە گەلی کوردیش وەکو باقی میلەتەکانی تر ئەو مافانەی هەیە بەڵام بەداخەوە وڵاتە زلهێزەکانی دنیا وەکو من ئاماژەشم پێدا لە سەرەتای ئازادی عێراقەوە سنوورێک دانرا بوو بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بۆی نەبوو لەو سنوورە تەنانەت بپەڕێتەوە لە کاتێکدا کە عێراق لە دۆخێکی زۆر خەتەرناک و ترسناک و مەترسیداردا بوو بۆی بە بڕوای من مەسەلەی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان و دەوڵەتی سربەخۆ پەیوەندیەکی ڕاستە و خۆی بە وڵاتە زلهێزەکانی دنیاوە هەیە کە بەداخەوە ئەوان مافی گەلی کوردستان وەکو پێویست نابینن. بەڵێ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا وەرتی
ئەندامی دەستەی کارچێڕی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی لە هەولێرۆ لەگەڵماندا بوو. سپاس بۆ کاتێ بێمەتاندا دکتۆر.